ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئەم بەرنامەیەکی تایبەتە سەبارەت بە ساڵیادی 25هەمینی پەلاماری دڕندانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەر کۆمونیستەکان لە شاری سلێمانی و دەستڕێژکردن و کوشتن و تیرۆرکردنی 5 لە کادرەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە شاری سلێمانی. ئەم ڕووداوە کە 25 ساڵ لەمەوە بەڕوویدا، چواردەی مانگ، چواردەی حەوتی ئەمساڵ چارەکە سەدەیەکی بەسەراتی پەڕی، بەڵام ئەم دۆسیە و ئەم مەلەفە تا ئێستادا نەخراوە. من دیارم بەرنامەیە کراوە بوو بۆ هەر هاوڕێک کە بتوانێت بەشداری تیا بکە، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە هەندێک لە داواکان درەنگ هاتن و هەندێک لە هاوڕێیان پەیامیان نادبوو کە پێیان ناکرێت، هەر خۆم ئەم بەرنامەیە پێشکەشەکەم. ئەمەوێت بۆ کەسانێک باسی ئەم تاوانە بکەم کە ئەگەری هەیە هەمان ڕۆژ لەدایک بوو بن و ئەمڕۆ 25 ساڵ تەمەنیانە. دوو جیل هەن ئێستا ئەتوانن لە ناو گۆڕەپانی سیاسی و لە ناو جوڵانەوە ناڕەزایەکانی کوردستانە، لە ناو ململانە سیاسیەکانی کوردستانە ڕۆڵیان هەبێ، ڕۆڵ بژێڕن کە ممکنە ئەسڵان بیریان نەبێ ڕۆژگارێکم تاوانە ڕوویدا. هەر بۆیە زۆر گرنگە کە ئەو مێژووە باس بکەین و باسی ئەوە بکەین ئەم تاوانە بۆ ڕوویدا مانای چی بوو و ئێستا چۆن نەتوانین مانای بکەینەوە و بۆچی پێویستمان بۆیە هەتاگەر ناشیان ناسین، ئەگەر ناشزانین کێ بوون، لە کوێوە هاتوون، چیان ویستووە، پشتیوانیان بین و پشتیوانی ئەم کەیسە بین تا بە سەرنجامی ڕاستەقینی خۆیەکە، تا بە سەرنجامی دروستی خۆیەکە. بەر لەوەی باسی ئەوە بکەم کە ئەم تاوانە بۆ ڕوویدا، پێویستم بۆیە باسی بکەم کە کۆمونیستەکان چی بوون. ممکنە کۆمونیستەکان بۆ بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ناسراون، بەڵام ئەوەی کە لە چه پرۆسەیەکا پێگەیشتن و چی بوون و چیان ئەویستەوەوانە ممکنە زۆر بەرجەستە و ئاشکرا نەبێت، بەتایبەت بۆ خەڵکانێکە لە بواری سیاست و فعالیت و هەسوڕانی سیاسیان نەبووین. ئەم بەرنامەیەم بۆ ئەوانە نییە کە هاوڕێ و پشتیوانی ڕێبازی هاوڕێیانی گیان بەخت کردوون، بەڵکو بۆ ئەوانەیە کە ممکنە یەکەم جاریان بێ ئەم تاوانە ببیستن. کۆمونیستەکان لە کوردستانە لە ناوەڕاستی هەشتاکانەوە بە تەواوی وەکو گروپ و دەستەی جۆربەجۆری چالاک لە دژی ڕژێمی بەعز دەرکەوتن. دیارە پێشینەکەیان و ڕابردووەکەیان نەگەڕێتەوە بۆ ساڵانی هەفتاکان و تەنانەت شەستەکانیش، بەڵام بە جۆرێکی بەرجەستە و دیاریکرا و ئاشکرا و ڕوون بە جیاواز وەکو ناسنامەیەکی سیاسی جیاواز لە ناوەڕاستی هەشتاکانەوە دەرکەوتن و خۆیان نیشاندا. بەشێک لە کۆمونیستەکان لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بوون و بەشیشی تریان هیچ کاتێک لە چوارچێوەی ئەو جوڵانەوە ناسیۆنالیستیان نەبوون، بەڵام هەموو لەسەرەوە کۆک بوون کە داکۆچی و دیفاع لە خەڵکی کارگەر و زەحمەتکێش بکەن، داکۆچی لە سۆشیالیزم بکەن و هەوڵی دروستکردن و خەمڵاندنی جوڵانەوەیکی جیاواز لە جوڵانەوەی کوردایەتی بن لە کوردستانە. دیارە بەشێکی زۆری بەرچاوی کادرەکانی ئەم جوڵانەوەیە، ئەندامە چالاکەکانی ئەم جوڵانەوەیە لە خوێندکارانی زانکۆ بوون، گەنج بوون. ئەم گروپانە وەخو ئەم دەستانە بەتایبەت لە ساڵەکانی دوای ئەنفال و چیمیاباران و ناچارکردنی هێزەکانی کوردایەتی و ئەحزابانی کە چەکیان بەدەستەوە بوو لە شاخاوە لە بەرامبەر ڕژێمی بەعساوەستا بوونەوە بە جۆرێک شەڕیانە کرد کە کوردستان جێبێڵن. لەو ساڵانەیە بە شێوەیەکی زۆر بەرچاو فراوان بوونەوە.
و تقریبەن جڵەوی جوڵانەوە ناڕزایەکانی ناوشار مقاومەتکردن بەرامبەر بە ڕژێم بە جۆرێک ئەو شێوەزە ئەو فەزان ناڕەزایەتیە کە لە ناو خوێندکاران و لە ناو لاوانە هەبوو بە دەستی کۆمونیستەکانەوە بوو. گروپەکانیان تا هات فراوانە بووەوە، چالاکتر ئەبوون، ڕۆشنتر ئەبوون، خەڵکانێکی زۆرتر و زیاتریان پێوە پەیوەستە بوو و هەموو لەسەر ئەوە کۆک بوون، لەسەرەوە مکڕ بوون کە جوڵانەوەیکی سەربەخۆ و جیاواز لە ناسیۆنالیزمی کورد بەڕێ بخەن. لە ساڵانی 1990 تایبەت لە 91 کە وەختێک بەهۆی داگیرکردنی کوێتەوە ڕژێمی سەدام کەوتە بەرپەلامار لەلایەن ئەمریکاوە و سەرنجام شکستی سەدام و هێزەکەی لە کوێتە بوو بە سەرەتای دەرکەوتنی ناڕەزایەتی فراوانی جەماوەری لە سەرتاسەری عێراقا کە لە بەسڕەوە دەستی پێکرد دوایش گەیشتە کوردستان ڕاپەڕین کرا بەڕووی ڕژێمی پاسا. ئەو کۆمونیستانە کە دیارە گروپەکانیان دەستە و گروپی جۆر بەجۆری ناو شارە جیاوازەکانی کوردستان خۆیان ئامادەکرد بوو بۆ ئەمە چەکدار بووبوون لەم ڕاپەڕینیان زۆر چالاک بەشداریان کرد. دوای ئەم ڕاپەڕینە بە پێچەوانەی ئەو هێزانەی کە لە ناو بەرەی کوردستانیا خۆیان ڕێخست بوو خۆیان سازماندا بوو و ئەیانویست دەسەڵات و ئەوەی کە هاتووەتە دی لە کوردستانە بۆ خۆیان پاوانی بکەن و لە بری ئەوەی کە خەڵک ئازادی ببینێ ئەوان ئەم جارە بن بە سەردار و جێگەی سەدام و جێگەی دام و دەستگاکانی بگرنەوە. دیارە لەم دۆخەیە کە ڕاپەڕین بوو کۆمونیستەکانیش تایە بەشدار بوون وەگوتم و ئەم هێزانە کە ئەمایان ئەویست کۆمونیستەکان لە بەرامبەریانە داوای دەسەڵاتی شوراکانیان کرد. هەر بۆیە جوڵانەوەیکی شورای فراوانیان دەست پێ کرد. جوڵانەوەیشیان بەڕێخست و لە زۆرێک لە شارەکانی کوردستانە شوراکانیان دروست کرد. شوراکان لە بری ئەو دەسەڵاتی کە دواتر پارتی وێچێتی دایان مەزران و 50 پەرلەمانیشیان پێکهێناوە هەموو بەرووبوومی کوردستان و هەموو سەرۆت و سامان و دەسەڵاتیشیان وەک دوو برا دواتر کە بوون بە دوو برای دوژمن بەش کرد. بە پێچەوانەی ئەوەوە کۆمونیستەکان ئەیانویست دەسەڵات بەدەست خەڵکەوە بێ، خەڵک خۆی ڕێکخا و خەڵک خۆی بتوانێ ئوموری خۆی بەڕێوە بەرێ. ئەم شورانە لە سلێمانی پێکهاتن، لە هەولێر پێکهاتن، لە کەرکووک تا ئەو جێگای کە فەرسەد بوو دروستکران، لە هەنێ شاری تر لە ڕانیە و لە هەنێ شاری تریش هەندێک هەوڵ درا بۆ دروستکردنی بنکەی شوراکان، بەڵام دیارە شارە گەورەکانی کردەوە. لە شاری سلێمانیە بە تایبەتی لە ماوەیەکی زۆر تەمام شورایە نەتوانیان ئیداراتی ناو شاری سلێمانی بخەنەوە کارەبا بجێڕنەوە بە جۆرە لە جۆرەکان لە بەڕێوەبردننی شارە بەشداریان ببێت. بەڵام هەرزوو هەر خێرا یەشێتی و پارتی بەمەیان زانی و کەوتنە دوژمنایەتی کردنیم جوڵانەوەیە. بەرحاڵ ئەوەی کە ڕوویداوە بوو لە دوای ماوەیەکی کورد لە ڕاپەڕین ڕژێمی بەعز بە پشتیوانی یاخود بە گڵۆپی سەوزی ئەمریکا دووبارە پەلاماری هێناوە بۆ کوردستان لە ساڵی 91 و خەڵک و جەماوەرێکی فراوان لە خەڵک کە بە سەدان هەزار بوون، چەند ملیۆن بوون، ناچار بە ئاوارەی کران و بەجێهێشتنی شارەکان کران. لەم دۆخەیە شوراکان ئیتر نەیانتوانی درێژە بە بوونی خۆیان بدەن. ئەوە هاوڕێ کاوە لێرەیان نووسیوەتیڵ دایان کۆمونیستیش لە ئەم نەسوورەکە دەستگیر کرابوون. دەقیقەن وا بوو، یعنی ئەو کاتانێک کە ئێمە ڕاپەڕیمانەکە ژمارەیەکی زۆر لە کۆمونیستەکان لە ئەم نەسوورەکەی بەعز دەستگیر کرابوون، لە زیندانا بوون و پێم وابێ حکمی ئەدامیشیان دەرچوو بوو. ڕاپەڕین بەشێکی ڕاپەڕین ڕزگاری کردن و بەشێکیان دواتر بوون بە چالاکوان و هەڵسوڕاوی جوڵانەوەی شورایی لە زیندان هاتنە دەرەوە پەیوەست بوونەوە بە هەمان ئەو جوڵانەوە کە بەڕێکەوت بوو. بەرحاڵ شوراکان نەیانتوانی ئیدام بپیا بکەن، بەڵام شوراکان ئەزمونێکی نوێ بوون. ئەم جوڵانەوە کۆمونیستیە کە جیاواز بوو لەو کۆمونیزم و مارکسیزم و چەپەی کە لە ڕابردووە لە کوردستانە ناسرا بوو. یعنی بۆ نمونە
جیاوازێکی تەواوی لەگەڵ حیزبی شووعی هەبوو، هیچ جۆرە باوەڕێکی بە ئیتحادی سۆڤێتی نەبوو وەکو دەوڵەتێکی سۆشیالیستی. باوەڕی وابوو کە ئەوەی کە لە ئیستیبداد و سەرکوت کە لە ڕووسیاوە لە سۆڤێت ئەکرێ هیچ پەیوەندیشی بە مارکسیزم و کۆمونیزمەوە نییە، و زۆرتر کاریگەریان لە کۆمەڵی ئێران و بە تایبەت لە کەسایەتی مەنسوور حیکمەت وەرەگرت وەکو ڕابەرێکی فکری و تیۆری ئەم جوڵانەوەی. بەرحاڵ ئەم جوڵانەوەی لە درێژەی دەرکەوتنیا وەکو جوڵانەوەیکی سربەخۆ لە کوردستانە کە بە دروشمەکانی بۆ نمونە دروشمە کارگەریەکانە ناسراوە 35 سەعات کار یاخود بیمەی بێکاری یەکسانی ژن و پیا و هەموو دەسەڵاتێک بۆ شوراکان و ئازادی یەکسانی حکوومەتی کارگەری یاخود هەندێک دروشمی تر هەبوو لە بابەتیەوەی کە نانکار ئازادی حکوومەتی شورایی. ئەم دروشمانە بوون کە خەڵک کۆمونیستەکانی پێئەناسینەوە و بەتایبەت لە نێوەشە جوڵانەوەیە کە مەکاتی شوراکان باسەکەم بە ناوی ڕەوتی کۆمونیست کە بە شێوەیەکی چەکداری دەرکەوت و مەقڕی هەبوو چەکداری هەبوو کە دیارە ڕۆڵێکی بەرچاویشی لە ڕاپەڕی نامێنی. بەرحاڵ ئەم جوڵانە سەرنجام لە دوای چەند ساڵ لە ڕاپەڕین لە دوای 2 ساڵ لە ڕاپەڕینی ساڵی 1993 لە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقا خۆی ڕێکخست کە دیارە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە کۆمەڵێک گروپ پێکات بوون و لە کۆمەڵێک لە هەڵسوڕاوان و لە گروپێک لە کۆمونیستەکانی جنوبیش پێکات بوون. ئەم حیزبە لە شاری سلێمانیا بە تایبەتی بارگای هەبوو، لە شاری هەولێرا بارگای هەبوو، بەقڕاتی هەبوو و چەکداری هەبوو و دەستیدایە بەشداریکردن لە ناڕەزایەکانی جەماوەرە. هەر لەو سەروبەندەیە لە دوای شوراکان یەکێتی بێکاران پێکات، ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان پێکات، کۆمەڵی ئاوارەکان پێکات و ڕێکخراوی کارگەرانی کرێکارانی کارگەهلیەکان پێکات، ڕێکخراوی خەستەخانەکان پێکات لە بەشێک لە ناوەندە کارگەریەکان یا لە زۆربەی ناوەندە کارگەریەکانی بەڕاستی بە تایبەت شاری سلێمانیا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو، هەوڵی ڕێخستنی کارگەرانیەدا و بڵاوکردنەوەی بیر و بۆچوونی نوێی ئەدا سەبارەت بە مافەکانی کارگەران، بە مافەکانی ئینسان، بە مافەکانی ژنان، بە مافەکانی مناڵان. هەموو ئەمانە بوون بە بەشێک لە فەرهەنگی توێژێکی فراوان لە خەڵک لە کوردستانە. ئەمانە دیارە زەمینیان ساز کرد بۆی کەوا حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق دابمەزرێ لە ساڵی 1993 بزات لە 21 تەموزی ساڵی 1993 حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق دامەزرا. ئەم بەشداری ئەم حیزب و درێژەدانی بەو فعالیتانە لەو بوارە جۆر بە جۆرانەیە کارێکی کرد کە کوردایەتی زۆر لی بێزار و جارس بێت. کوردایەتی پێیان خۆش بوو کە دوژمن و ئۆپۆزیسیۆنەکان ئیسلامیەکان بن. جەلا تاڵەبانی کاتی خۆی کە ئیسلامیەکانی لەگەڵا هاتنەوە بۆ ڕازیکردنی دڵی ئێران بوو، یاخود لە ڕاستیا بۆ کۆنەپەرستی خۆی بوو بەشی زۆری مزگەوتەکانی داوزوتنەوەی ئیسلامی فرسەتی داوزوتنەوەی ئیسلامی خۆیان فراوان بکەنەوە و بواریدا تەنانەت بە ڕابیتەی ئیسلامی کە ئێستا بوون بە یەکگرتووی ئیسلامی کە کلینیکی جۆر بە جۆر بکەنەوە، خوێندنگادا بنێن، پارۆپولی خەلیج بێن و سەرفیکەن بۆ کۆکردنەوەی خەڵکی ڕەش و ڕوت و خەڵکی کە خێزانی بێسەرپەرست و ئەوانە بۆ برەودان بە کارەکانی خۆیان. یەشێتی نیشتیمانی کوردستان پێی خۆش بوو کە ئۆپۆزیسیۆنەکەی ئەوانە بن، نەک ئۆپۆزیسیۆنێکی چەپ کە داوای ئازادیە کرد کە چاوی تیژ بوو لەسەر گەندەڵەکانیان، لەسەر تاڵانکاریەکانیان، یەخەیە گرتن لەسەر مافەکانی ژنان بە تایبەتی. وەکو ڕووداوێک باسی بکەین، سەرەتای ڕاپەڕین وەختێک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هاتەوە دەسەڵاتیان گرتەوە، پارتی لە لای خۆی وێشێکی لە جێگای خۆی کەوتنە ژن کوشتن و حملەیەک بوو، کەمپینێک بوو دەستیان پێکرد بوو لە شاری سلێمانیا، قایمەیەکیان دابەزان بوو تایبەت لەلایەن خودی نەوشیروان مستەفا درابوو بە کۆمەڵێک مەفرەزە. ئەم مەفرەزانە بگەڕێنەوە ژنانێک کە گوایە هاوکاری ڕژێمی بەعز بوون یاخود چالاکیان لە ناو ڕیزەکانی
ڕێکخراوەکانی ڕژێمی باساگرتووە بیان کوژن یاخودەوانی کە پیانە وترا گوایە لەش فرۆشن یا داوێن بیسن بار ناوێک لەم ناوانە ناوزە دەکران و ئەوانە لە بەی نەبران لە حاڵێکە تەبعاً هەموو ئەوانەی کە چەکداری ڕژێم بوون هەموو ئەوانەی کە لە ڕیزەکانی ڕژێمە تاوانیان ئەنجامدان بوو لە ئەنفالا بەشداریان کرد بوو هەمیان بوون بە مەسئول و بوون بە بەشێک لە یەکێتی و پارتی و یەکێتی و پارتی کەوتنە مونافەسە و کێبەرچێ لەسەرەوەی چیان زۆرترین ژمارە لەو بەکرێ گیراوانی ڕژێم بۆ لای خۆی جەزب بکات تاکو عەشیرەتەکانیان بێنە تاکو هێزی خۆی پێ بەهێز بکات بۆ پیاوەکان ئاوڕن بەڵام لە حاڵێکە پەلامار و کەمپینی کوشتاری ژنانیان دەست پێ کرد بێگومان بۆ فراوانکردنەوەی دەسەڵاتی خۆیان حتمەن یەکێک لە وەسیلەکانیشیان برەودان بە عەشیرەتگەری بوو برەودان بەوە بوو کە چێ عەشیرەتی هەیە و چی ئەتوانێت چەکدار بێنی و چی ئەتوانێت بتوانێت لە ناو خزم و کەسوکاری خۆیان گروپێک کۆ بکاتەوە ئەوانە پلەپایی سەربازیان پێ ئەدا کە ئەمەش دووبارە نەریتە عەشیرەتیەکانی زیندوو کردەوە و دوژمنایەتیکردنی ئازادیە تاکە کەسیەکان و بەتایبەتی ئازادی ژنان زۆر فراوان بوو هەموو ئەمانە بوون بە ماهیەت و ناسنامەی ئەم دەسەڵاتە نوێی کوردایەتی و هەموو ئەمانە لەگەڵ ناڕەزایی کۆمونیستەکانە ڕوبەڕوو ئەبوون و هەموو ئەمانە کۆمونیستەکان تقریبەن بەدەستی خاڵی بەبێ ئەوەی لە سەروەت و سامانی کوردستان هیچیان پێ بڕابێ بەبێ ئەوەی لە تەواوی ئەو پرۆسەی تاڵانکاریە کە لە کاتی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینە لای نەچێتی و پارتی و ممارەسە کراوان هیچ بەشداریەکیان بەبێ ئەوەی کە هیچ کام لە دام و دەستگاکانی دەوڵەت بخەنەژێت دەستی خۆیان و بەکاری بێنن بۆ بەژەوەندەکانی خۆیان بەبێ ئەوەی پشتیوانی هیچ دەوڵەتێکی کۆنەپەرستی ناوچەکەیان هەبێ بگرە لەلایەن دەوڵەتەکانی دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکەەوە تایبەت لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە ئەو پەڕی دوژمنایەتی ئەکران سەرەڕای ئەمانە بەڵام بەو دەسە خاڵیە لە بەرامبەر ئەم ملهوڕیەی کوردایەتی هەوەستانەوە وەداکۆچیان لەو مافانە کرد کە خەڵکیان بوو یانیز ڕێگا بگرن لەوەی کەوا ئەو کارەساتەوە ئەو تراژیدیایی کە ئەمڕۆ هاتووەتە دی نێتە دی ویستیان ڕابوەستن لە بەرامبەر ئەم لێشا و لافاوی کۆنەپەرستیە کە دنیا کۆمەڵگادا نەگرێ ئەم خۆپەرستیە ئەم گیانی کێبەرچێیە ئەم هەوڵی خۆدەوڵەمەندکردنە ئەم فەرهەنگە لە فەرهەنگی هەموو کارێککردن بۆ پارە و هەموو هەوڵێکدان بۆ پارە ڕێگا لەمە بگرن بەڵام دیارە حیزبەکانی کوردایەتی بەم ئاراستەیە بە هەموو شێوازێک کاریانە کرد بەشێک لەو ناڕازیانەی کە دواتر بوون بە نەیاری ئەم دەسەڵاتە و ڕەختیان لەم دەسەڵاتە ئەگرتوانە و کاتە لە بەرامبەر کۆمونیستەکان ئەوەستانەوەن ئەمانە جێرە شێوێنن ئەمانە تابووری پێنجەمن ئەمانە نانەوێ ئەزمموی کوردستان بە سەرنجام بگا ئەمانە نانەوێ خەڵکی کوردستان بە ئاوات و ئارزوەکانی بگا و بەم تەبلیغاتانەوە بەم تەبلیغاتانەی کوردایەتی خەڵکیان لە خشتە ئەبردووە لە دژی کۆمونیستەکان ڕایەنەگرتن دیارەم تەبلیغاتانە فراوان بۆەوە و سەرنجام کاریگەری خۆشیدانا و زەمینەیەکی دروست کرد بەوەی کە لە بەرامبەر ئەو هێزە زەبەلا حەمالیە و ئەعلامێکەوە ئەم ئەحزابانە هەیەە و ئەو پێشینەی کە ئەم ئەحزابانە هەیەە و ئەو دۆخە کۆنەپەرستی کە بەڕاستی کۆمەڵگای تێکەوت کۆمەڵگان لە کوردستانە لە ساڵەکانی نەوەتە تقریبەن وەکو ئۆردوگایەکی لێ هاتبوو خەڵکێکی ڕەشوڕوت و نەدار و نەبوو کە هیچیان نەبوو لەسەری بژین کۆمەکی نێودەوڵەتی نەبێ موچە لەلایەن ڕژێمی بەغاوە لەوەختە دیارە هەرزوو خێرا کە ڕژێمی سەدام لە کوردستان پاشەکشەی کرد هەموو ئیدارەتەکانی لەگەڵ خۆیان بردەوە پارۆپولێکیش کە هەبوو ئەوانە بە نیوە ناچڵ بەشی موچەیەکی زۆر کەمێ کرد کە بە خەڵک ئەدرا لە حاڵێکا کە نرخەکان زۆر بە شێوەیەکی سەرسوڕهێنەر گرانە بوون خەڵک محتاجی نانی شەو بوو مناڵ محتاجی شیر بوو و خەڵک تەنانەت خواردەمەنی زۆر سادەش ئەگەر ئەو بەشە
لە خواردەمەنی نەبووایە کە ناچار کرابوو بەعزبی نێرە بۆ کوردستانوانە ممکن بوو خەڵک بەڕاستی لە برسا بمرێ بەمانای کەلیمە لە برسا بمرێ لە دۆخێکی ئاوایە کە کۆمەڵگا کرابوو بە ئوردوگایشی لەم بابەتەوە هیچ شتێک هەموو شتێک لە کرێژ نەچوو بوو ئێمە لە کوردستانە هەموو چارە نووسمان و هەموو ئایندەمان بەسرابەوە بۆیکەوە هێڵەکانی پاراستنی خەڵک لە فڕینی فرۆکەکانی سەدام بپارێزرێ لە دۆخێکی لەو بابەتە هەلومەرجێکی کۆنەپەرستانە دروست بوو ئەوە گوتم ئەم هەلومەرجەوە ئەم نالەباریەکە لە دۆخی ئابووریا دروست بوو بە پشتیوانی یەکێتی و پارتیش دووبارە فرسەتی داکە بە ئیسلامەکان بە شێوەیەکی فراوان خۆیان بگرن ئەگەنا ئیسلامەکان لە مێژووی کوردستانە هیچ جێگا و ڕێگایشیان نەبووە مەحزابانە کە ئێستا خۆیان بە ئۆپۆزیسیۆنی یەکێتی و پارتی ئەزانن و خۆیان بە بەدیلی ئەم دەسەڵاتە ئازان ئەو کاتە لە هیچ شوێنێکەوە دیار نەبوو لە هەموو مێژووی ڕوبەڕووبوونەوەی خەڵک لەگەڵ ڕژێمی بەعسا نە لە ناو خوێندکارانە لە ناو توێژە ناڕازەیەکانە جێگایەکت بۆ ئیسلامەکان نەئەدۆزیەوە لە بەرامبەر دیکتاتوریت و ئیستیبدادی ڕژێمی بەعسا ئەسڵەن بەشێکی زۆری مەلاکان متعاون بوون هاوکار بوون لە هەموو نوێژی جومعەکانە دوعایان بۆ سەرۆکی فەرماندا کرد ئەمە دۆخەکە بوو بەڵام دیارە بە پشتیوانی یەکێتی و پارتی و کۆنەپەرستی کوردایەتی ئەم ئیسلامیانە برەویان پیا کرد و خۆیان کرد سەرنجام ئەمەی کە ڕوویدا ڕوبەڕووبوونەوەکان لە بینی کۆمونیستەکان و بەتایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئاهات تونند و تیشترەوەەوە لێرەیە بیرم نەچێ باسیەوە بکەم کە لە ڕێڕەوی ئەمەیە لە ساڵی 1970 وەختێک پارتی بە پشتیوانی ڕژێمی سەدام لە ساڵی 96 لە سیوێکی ئابی 96 هاتەوە هەولێری داگیر کردەوە و هەولێری گرت کۆمونیستەکان لەوێ بوونیان بوو بەڵام پارتی نەیتوانی لە ساڵ چەند مانگێک زیاتر تەحملی وجودی کۆمونیستەکان بکاوە بوو پیلانێکی داڕژ بە هاوکاری ئیسلامەکان هەردوو کادری بەرجەستەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق هاوڕێ شاپور عەبدولقادر و هاوڕێ قابیل لە شاری هەولێر قابیل عادل لە شاری هەولێر تیرۆر کران هەر بەدەستی ئیسلامیەکان بەڵام دیارە بە هاوکاری پاراستن و بە چاوپۆشی پاراستن کە ئەتوانی هەموو تاوانکارێک دۆزنەوە بەڵام هیچ کاتێک ئێستاش ئاشکرا نەبوو کە بکوژانی ئەو هاوڕێیانەچێت بەرحاڵ لە شاری هەولێرە دۆخێکی لەم بابەتە خۆڵقا بوو کە بە جۆرێک کاری کۆمونیستەکان بەردەست کرا بووە ئەوەی کەما بووە شاری سلێمانی بوو کە دیارە بەهۆی لە مێژی نەبوونی ئەم جوڵانە لە شاری سلێمانی ڕۆڵێکە لە ناو ئەم ململانیە سیاسەکانی ناو ئەم شارەیە بوو ئاسان نەبوو کۆمونیستەکان دەمکوت بکرێن و حەزب بکرێن تا کار گەیشتە ساڵی 2000 و یەکەم جار یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە لە شەڕی کۆمونیستەکان کە ئیزگەیەکیان هەبوو ئەو دەم وەختی سۆشیال میدیا و فەیسبوک و ئەوانە نەبوو تەنانەت ئەنتەرنێتیشی ناوێکی نەبوو لە کوردستانە تەلەفۆنیش کە ئەکرا تەلەفۆنێک دەکرد لە سلێمانیەوە بۆ دەرەوەی وڵاتەوەوانە ومچین بوو دقەی $10 تێبچێ دواتر کەمێک هەرزان بوو بەڵامە سەرەتایە هەر زۆر گران وەسڵ پەیوەندی لە بینی کوردستان و باقی دنیاە بەو جۆرە نەبوو بەڵام لەو کاتە لە نەوەتەکانە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق ئیزگەیەکی لە زەرگەتە لەسەر تەپۆرکەی زەرگەتە دانابوو لەسەر گردی زەرگەتە دانابوو هەموو ڕۆژێک ڕەخنەکان و ڕیسوایەکانی لە بەرامبەر یەکێتی و پارتیە لە برەوە و قسە و باسەکانی ئەگەیشتە ناو خەڵک ئەو شتانێکەوە یەکێتی پێیان هەڵەسا و ئەو سیاسەتە کۆنەپەرستانەی کە پیادەیانە کرد لەلایەن حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقەوە بە توندی ڕەخنەی لێژیرا و دووبارە ڕەخنە لە ئیسلامیەکان و لە کۆنەپەرستی ئیسلامی ژەژیرا هەموو ئەمانە کە دیارە تا ئاهات چیکەڵدانەی یەکێتی بەردەستکە کردەوە لەبەرەوە لە سەرەتاکانی ساڵی 2000 دوای ئەوەی کە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە هەڵبژاردنێکی شارەوانەکانی شاری سلێمانیە بەشداری کرد و وەختێک تەزویراتێکی زۆری بینی لەم هەڵبژاردنانەیە
بڕیاریدا کە ئیمزا لەسەر نەتایجەکانی ئەم هەڵبژاردنە بەناو هەڵبژاردنە نەکاوە ڕیسوای کرد وەکو پرۆسەیەکی کاریکاتۆری یەکێتی نیشتیمانی بەمە گەیشتە سنووری شێدبوون هاربوون و سەرەتا داوایەکی لەسەر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە مەحکەمە تۆمار کرد بەوەی کەوا ئەم حیزبە لە دژی یاساکانی عێراقا ئەم حیزبە داوای ئەلمانیەتەکە داوای یەکسانی بینی ژن و پیاوەکە و داوای سربەخۆیی کوردستانەکە دیارە یەکێک لە سیاسەتە ڕسمیەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق ئەو کاتە ئەوە بوو کە کوردستان بۆ دەرباز بوون لەم دۆخەنە لەبارە پێویستی بەوەیە کە سربەخۆ بێ وەکو دەوڵەتێکی سربەخۆ بە پشتیوانی بڕیارەکانی UN لە عێراق جیابێتەوە و بتوانێت کاروباری خۆی بە خەڵک لە بە هەر شێوازێکە ممکنەوە ئەتوانن بە دوور لە هەڕەشەی ڕژێمی بەعس و هەڕەشەی گەڕانەوەی فاشیزمی بەعس کە هەمیشە لەبەر دەرگابووە میشە و دایم ئەوەی کە ڕژێمی بەعس دووبارە دێتە و کارەساتی هەڵەبجە و کارەساتی ئەنفال و کارەساتی ئاوارەبوونی ساڵی 91 دووبارە بێتەوە هەمیشە هەڕەشەیەک بوو بەسەر سەری خەڵکە وەکو شمشێرێک دانرا بوو بۆ ڕزگاربوون لەمە حیزبی کۆمونیست داوای ڕیفراندۆمی بۆ سەربەخۆی کوردستانە کرد وەم سیاسەتە بوو کە تەبلیغی بۆ کرد هێزی بۆ کۆ کردەوە ئیمزای بۆ کۆ کردەوە سەردانی UN کرد بۆی و چەندین چالاکی لەم چوارشێوەی ئەنجامەدا سەرنجام یەکێتی بەم تۆمەتە لە مەحکەمەی سلێمانی داوایشی قەید کرد و داوای کرد کە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بە قەڕەکانی دابخرێ وەکو حیزبێکی غیرە شەرعی و غیرە قانونی حسابی بۆ بکرێت و هاوکاتیش کۆمەڵێک لە هاوڕێیانی عەرەب زمان کە لە جنوبەوە هاتبوون و ڕیزەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق خەریکی خەبات بوون پاژەوەی کە ڕژێمی بەعس پەلاماری ڕێکخراوەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقی لە جنوبدا بوو ئەوان هیچ دەرفەتێکی تریان نەبوو غیری ئەوەی کە ڕووبکەنە کوردستان و لێوێ بچرسێنەوە هەندێک لەم هاوڕێیانی دەستگیر کردو بە تۆمەتی جۆربەجۆر و بە کەبیرم نییە بەڕاستی تۆمەتەکان چی بوون بەڵام بە تۆمەتی جۆربەجۆری هەڵبەسترا و ئەمانی دەستگیر کردبوو ئەمە کەمپینێک بوو کە یەشێتی سەرەتا دەستی پێکرد بەڵام زۆر خێرام کەمپینە لەگەڵ کاردانەوەیشی زۆر توندی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بەرەوە ڕوو بوو و ئەو دەم کوردستان بە جۆرێک لە ژێر ویسایەتی نێودەوڵەتیا بوو زۆر حسابی بۆ کرد کە لە پەرلەمانی بەریتانیا و لە پەرلەمانی بۆ نمونە ئوسترالیا و لە ناوەندەکانی سیاست لە ئەوروپا چۆن باسەکرێت و چی لەسەر ئەوترێ ئەمنستی ئینتەرناشناڵ چی لەسەر ئەڵێ هیومن ڕایتس وۆچ چی لەسەر ئەڵێ هەر راپۆرتێک بۆ ئەم هێزە بۆ ئەم ڕێکخراوانە ئەچوو لەلایەن بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کەمتر پارتی هیچ کاتی گوێی بم بابەتانە نەداوە بەڵام بەتایبەت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە حسابی بۆ کرد هەر بۆیە ئەو کاردانەوەی و کاتە ڕوویدا کارێکی کرد کە یەکێتی لە هەنگاوی یەکەمیاوە لە هەوڵی یەکەمیا بۆ بەردەستکردنەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق سەرکەوتوو نەبێ بەڵام دیارە پیلانێک بۆ لە ناوبردنی کۆمونیستەکان و قەدەغەکردنی کۆمونیستەکان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە داڕێژرا بوو و بە تایبەت لەلایەن شەخصی نەوشیروان مستەفاوە نەخشەی بۆ داڕێژرا بوو و ئەم نەخشەیە بە پشتیوانی یاخود بە داوای ئێران بوو بە جۆرە لە جۆرەکان فەرمانێک بوو کە لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە بە یەکێتی کرابوو کە ئەبێ کۆمونیستەکان لە شاری سلێمانیە خەڵتانی خوێن بکرێن و ئەبێ کارێک بکرێ کە هەموو مەقڕەکانیان دابخرێ و تەواوی فعالیت و چالەکیەکانیان قەدەغە بکرێ کە دیارە جێگای داخە من ئێستا وەختێوە نییە کە قسە لەسەرەوە بکەم کە چۆن چۆنیە کرامانە ڕوبەڕووبینەوە بەرحاڵ مێژوو ئەم ڕێچکەی گرتووە و ناکرێ کەم و کورتیەک لێرە و لەوێ کە زۆر جار لەسەر سیاستکردنی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق باسەکرێەوەمانە بکرێ بە بیانووی ئەم تاوانە گەورەیە ئەوەی کە کرا تاوانێکی گەورەی نەخشە بۆ داڕێژراو بوو کە تایە لە چەند ڕۆژێک پێش چواردەی تەمووزەوە بە فەرمانێکی یەکێتی فەرماندرا کە ئەبێ بارەگای حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بچێتە دەرەوە بۆ لەبەرەوەی بارەگای چەکداریە ناوشار شوێنی حیزبی چەکدار نییە بەحسا بارەگای چەکدار نابێت لە ناو شارە ببێ بە شەرتێک بە مەرجێک ڕۆیشتی ئەو کاتانە هەر ئەندام کۆمیتەی یەکێتی لە بەردەمیان مەجموعەی حرەس و حرەسی دانابوو بە چەکۆ و
بە بەردەوامی پاسی و حراسەتیان لە ئەندام کۆمیتەکەی خۆیانە کرد یانیش تەواوی شاری سلێمانی هەموو گەڕەکەەکانی و هەموو کۆڵانەکانی بەشیشی زۆری پڕبوو لە چەکدار کە دیارە مە بڕووبیانوێکی ئاشکرا بوو بە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقی گیرا و باسەکە لەسەرەوە بوو هەلومەرجێک بخۆکێنن بۆ پەلاماردانێکی سەربازی و بۆ خەڵتانی خوێنکردنی حیزب دیارە حیزب لە بەرامبەر ئەمەیە بێدەنگ نەبوو خۆپیشاندانی ئەنجامدا و کارێکی کرد کە ئەم بێوەڵام تێنەپەڕێ بەڵام دیارە خۆپیشاندانەکان سەرکوت کران و بەشێک لە هاوڕێیان دەستگیر کران و پاش ئەوە ڕۆژی 14 مانگ نەخشەیەک دانرا کەمینێک دانرا لە نزیکی مەقەڕی حیزبەوە و لەو کەمینەیە کە ئەو گدەم سەرکەوتی کوبە بەرپرسی ئاسایشی شاری سلێمانی بوو بە فەرمانی ڕاستەوخۆی نەوشیروان مستەفا ئەم کەمینە دانرا بۆ سیارەیەکی حیزب کە چوو خواردن و ئەوانە بۆ مەقەڕە گەمار و دراوەکەی لای بڵێن گەڕەکی سەهۆڵەکە بێنێ لە شەقامی عەلی ناجی بۆوانی کە لە شاری سلێمانی بنەزانەوە شوێنەکوێیە کەمینێک لەوێ لەو ناوچەیە دانرا وەختێک سیارەکە گەڕابوون و پەلاماریانداوە لەم پەلامارەیە بەشێک ئەڵێن کە یەکێک لە هاوڕێیان تەنانەت بە بریناریش ڕزگاری بووە ویستۆتی دەرباز بێ بەڵام بە بریناریش دەستڕێژیان لێ کردووە و کوشتیانە ئەم هاوڕێیانە هاوڕێ عەبدولباست موحسین ناسراو بە شێخ عەبدول بوو هەروەها هاوڕێ محەممەد مستەفا هاوڕێ لەتیف کە ناوی هاوڕێ لەتیف و هەروەها هاوکار کە ناوی ئیبراهیم محەممەد بوو ئەم چوارە لە ناو سیارەکەیە ئەکوژدێن و هاوڕێ ئومێد نیکبینیش لە دوورەوە بە قەناس کە لە بالکۆنی خانوەکە یاخود بارەگاکەی حیزبا بوو لە دوورەوە بە قەناس نیشانی لێ ئەژیرەوە تیرۆرەکرێت دیارە لە دوای ئەم تاوانە تەواوی ئەندامەکانی حیزب بە سەرکردایەتێک و جێگای ئاماژەیە ئەوە بڵین کاتی ئەنجامدانی ئەم تاوانە کاتێک بووە کە وەفدی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە لای نەوشیروانن بۆ چارەسەرکردنی کێشەکە بۆی بزان نایە نەوشیروان بەڕاستی چی ئێوێ حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە ناو شار بڕواتە دەرەوە شار بەجێ بێڵێ ئەمە خواستەکەیەتی یا شتێکی تر لە ئارایەیە بگەن بە نەتیجەیەک و بکەن بە چارەسەرێک بۆ ڕێگەگرتن لەم پەلامارەکە دیار بۆ حیزب دیارە حیزب سەرنجام زانیوێتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نیازی ئەوەی هەیە کە تاوانشی لەم بابەتە ئەنجام بدە کە دیارە ئەم یەکتر بینینەش لە ماڵی نەوشیروانە کە وەکو هاوڕێ تایر حەسەنی ژێڕێتەوە نەوشیروان وەکو بێئەدەبترین کەس بەڕاستی لە معاملات و ئەوانەیە پێشوازی لە وەفدی حیزب کردووە کەسێکی زۆر خۆ بەزلزان خۆ بەین ینی کەسێکی بێ ئوسوڵ و بێ پرنسیب بە تایبەتی لە تەعاملی لەگەڵ خەڵکیشە ینی خەڵکی کەسێکی بازاڕی بە مانای کەلیمە بازاڕی بجگە لەوەی کە لە ڕووی سیاسیەوە فاشیست و خوێن ڕێژ و تاوانکار بوو ئەوانەوە دەستی بە چەندین کەس لە هاوڕێیانی خۆشی سوور بوو لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە چ ژای بگا بە کۆمونیستەکان کە دیارە نەوشیروان مستەفا لە تاریخی ژیانی خۆیان حەقدێکی زۆر زۆر قوڵی لە کۆمونیستەکان وە شیوعیەکان بەگشتی هەموو ئەوەی کە ڕەنگی سووری هەبوو بێ هەبووە و هەمیشە و دایم لە فرسەتێک گەڕاوە بۆی کەوا بتوانێت بەشێک لە کۆمونیستەکان بکوژی ئەوەی کە بزانێ ئەزانێت لە پشتاشان چی ڕوویداوە نەوشیروان مستەفا چ پیلانێکی لەوێدا نابوو بۆ لە ناوبردننی کۆمونیستەکان لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ڕاجەرانی کوردستانە کەسێک گەگەر بە بۆنیشبوونی ئەوەی لێ بهاتایە کە زۆرتر لەوە چەپەکە نەوشیروان مستەفا قوبوڵی بێ ئەوانە نوامشکال پیلانی بۆ دانرا شوێنیان نەکەوتن وە جۆرەها تۆمەتی ئەخلاقی و غەیری ئەخلاقی ئەوانیان بۆ دروستەکردن و فرسەتیان لێ هێنا کە لە ناوی بەرن مەلا بەختیارێکە بۆ نمونە زۆرتر دەمی لە مارکسیزم و ئەوانە ئین هەمیشە و دایم دوژمنی سەرسەختی نەوشیروان مستەفا بۆ نە لەبەر هیچ شتێکی تر هەر لەبەرەوەی کە
بە جۆرێک کەمێک لە نەوشیروان مستەفا قسەی بڵین باسی مارکسیزمی زۆرتر کردوی ناخۆم مەلا بەختیاریش هیچ کاتێک مارکسی و کۆمونیست و چەپۆوانە نەبووە، بەڵام هەر لەبەرەوەی کە باسی مارکسیەکە دوژمنی سەرسەختی نەوشیروان مستەفا بوو. دیارە نەوشیروان مستەفا پیلاندا ڕێژەری ئەمە بوو، تاوانکاری ئەستی بوو، وەکو تاوانکارێک مرد. ئەمڕۆ کە باسی نەوشیروان مستەفاکرێ وەکو ڕەمزێک باسکرێ لە ڕەمزەکان و ئەوانە، حەقیقەتەکەی ئەوەیە ئێمە کۆمونیستەکان نە لە ڕابردووە لە هیچ جۆرێک لە هەڕەشە و لە تۆمەت دروستکردن و ئەوانە ترساوینە لە داهاتووشا ترسین. نەوشیروان مستەفا یەکێکە لە تاوانکارەکانی مێژووی جوڵانەوەی کوردایەتی و بەڕاستی هەر ڕۆژێک لە ڕۆژان بێ ئەبێ مەلەفەکانی نەوشیروان مستەفا لە دادگایە ئاشکرا بکرێ و ئەوانی کە داکۆچی لە بڵین ڕابردووی نەوشیروان مستەفاکەن گوایە جوڵانەوەیکی تازەی لە کوردستانە هێناوەتەکایەوە کە ئەسڵ وەساسی نیە. نەوشیروان خۆی یەشێک بۆ لە داڕێژەرانی بنەماکانی سیستەمی تاڵانکاری لە کوردستانە، یەشێک بۆ لە داڕێژەرانی بنەماکانی سیستەمی ئەوەی کە حیزب دەوڵەت قوت بداتوەمانە. هیچ پەیوەندیشی هیچ کاتێک و لە هیچ سات و کاتێکە بە هیچ شتێکی مۆدێرنەوە نەبووە. بەوە نەخەڵەتین کە بۆ نمونە بەختیار عەلی و مەریوانی وریاقان و ئاراس و چوزانم ڕێبین هەردی و ئەوانە هەستاون گوایە بەشداریان کردووە لە جوڵانەوەی گۆڕانەوە بەرنامەوانیان بۆ داناوە و وەکو خەڵکێکی مەدەنیوانە باسییان نەکردناوە. ئەو کەسێکی تاوانکار بوو، کەسێکی ئینسان کوش بوو و هەموو مێژووکەشی هەر ئەوەیە و هیچ شتێک زیاتر لەوە نەبووە. ئەمە حەقیقەتێکە بێ باز بکرێ و ئەم تاوانی کوشتنی ئەم هاوڕێیانە بەدەستی ئەم قەست ڕەمیکردنیان خەبەری ئەوە هەیە کە من یەشێک بووم لە شاید حاڵەکان هاوڕێ بەڵێنەڵێ ئومێدوار بووم هاوڕێ بەڵێن بتوانی کە قسە بکەی لەم بەرنامەیە. من نەزانم کە موشکیلەت هەیە لەو بابەتانەوە، بەڵام مەگەر فرسەت وایە زۆر خۆش بوو کە بە وردی باسی ئەوە بکەی کە ئەو ڕووداوە چۆن ڕوویداوە، چۆن ئەمە ئەنجام دراوە و تاکو ئەمە وەکو وەسیقەیەک پارێزراو بێ. بەرحاڵ من نەزانم کە تۆ یەکێک بووی لە شایەت حاڵەکان. بەرحاڵ ڕەمیکردن و کوشتاری ئەم هاوڕێیانە کوشتنی تەنها کۆمەڵێک و پۆلێک کۆمونیست نەبوو، ئەمە بۆ دەربازبوون بوو لە ڕەخنەی بەشێکی پێشڕەوی کۆمەلگا کە چاویان تیژ بوو گەندەڵیەکان، تاڵانکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، سیاسەتی کۆنەپەرستانەی ئەم حیزبیان و پارتی دیموکراتی کوردستانیشیان لە هاوکاریکردن لەگەڵ دوژمنانی خەڵکی کوردستانە ئەبینی لە قاویان ئەدا خەڵکیان کۆ کردەوە بۆ بەرەنگار بوونەوەی بۆ ڕزگاربوون لەم ناڕەزاییە، بۆ ڕزگاربوون لەم چقڵەکە چوو بەژێر پێیانە، بۆ ڕزگاربوون لەم دڕکوداڵەکە لەلای ئەوان دڕکوداڵ بوو بەری پێکرد بوون بۆ کوژاندنەوەی مۆمی ئومێدی ئەم کۆمەلگایە پێویستیان بۆ بوو کە کۆمونیستەکان لەسەر ڕێگەی خۆیان لابرن. ئەمە ئەو هۆکارە بوو کە ڕووداوی چواردەی حوتی لێکەوتەوە. جێگای خۆیەتی سەرەڕای ئەوەی کە یادی شیرینی ئەو هاوڕێیانە، یادی هەمیشە زیندوی ئەو هاوڕێیانە دووبارە بەرز و بەڕێز ڕابگرین و بڵێن ئێمە هیچ کات نە لە یادتانەکەین لە تاوانکارانتانە بورین. ئەوە بڵێنەوە کە کۆمونیستەکان فەرهەنگێکی تریان لە سیاسەتی کوردستانە هێنایە کایەوە. ئەم مکوڕبوونە لە باسکردنی ڕووداوی چواردەی حەوت هەموو ساڵێک یەک شتی لە فەرهەنگی کوردستانە هێناوەتە پێشەوە کە لە ڕابردووە نەبووە. یەکەم جاری نەبووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تاوان بکە، یەکەم جاری نەبوو پارتی دیموکراتی کوردستان تاوان بکە. پارتی دیموکراتی کوردستان یاخود گروپێک لەوانەیە کە پیانەوتن کاژیک و دوای بوون بە پارتی و مەلا مستەفا تەنانەت پلەپایشی پێدان و ئەوانە لە ناو شاری سلێمانیە بە زیندویی خەڵکانی شیوعیان سوتاندووە.
بە زیندوی جاریشترەی لێمەوە کادری وەکو ئەو ڕەحمانی ساڵحی خلەیان سووتانوە نەک لەبەر هیچ شتێک تەنها لەبەرەوەی کە هەڵسوڕاوێکی سەر بە حیزبی شوعی بووە، هەڵسوڕاوێکی نیقابی سەر بە حیزبی شوعی بووە، بە زیندوێتی سووتانویانە. تاوانی ئەم لەم جۆریان زۆر کردووە. مەلا مستەفای بارزانی هەر چەند ڕۆژێک بەر لەوەی کە ئەوەی کە پێوترێ شۆشی 1970 هەڵبژیرسێنێتەوە دژی ڕژێمی بەعەز کە لە زاخۆ پۆلێک لە کادرەکانی حیزبی شوعی کە هاتبوونەوە لەبەر هیچ نابەست تەنها لەبەرەوەی ئەندامی حیزبی شوعین گرتنی لە زاخۆ ڕەمی کردن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پشتئاشان تاوانی جەنگی ئەنجامدا، تاوانی دژی ئینسانی ئەنجامدا کە بە سەرکردایەتی نەوشیروان مستەفا ئەم تاوانە ئەنجامدرا، ئەم تاوانی کە لە بەرامبەر حیزبی شوێیە. حیزبی شوێی تقریبەن حیزب نەماوە لە کوردستانە لی نەکوژێ، یعنی لە حیزبی شوێی نەکوژێ نەک حیزبی شوێ لێ کوژێ. بەڵام هەمیشە و دایم عەفە الله عەما سەلەف شیعارێکی هەمیشەییان بووە. توانیویانە لەگەڵ ئەم ئەحزابانەیە دووبارە بچنەوە ناو جەبهەوە بەرە بکەنەوە و گوایە هەوڵ بن کێشەکانیان چارەسەرکەن و ئەوانەی وەکوانەی کە کوژراون لە وێڵەوە بووبن. حیزبی کۆمونیستی کرێکاری وە کۆمونیستە کرێکاریەکان لە کوردستانە نەریتێکی نوێیان بەدیهێنا کە عەفە الله عەما سەلەف لەم فەرهەنگە و لەم نەریتەیە جێگەی نابێتەوە. ئەم تاوانەکە ئەنجام درراوە تاوانێکە وەکو ناتوانین بڵێن پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی یەشێت، چکە ناوچەوانی یەشێتی سپینێت تا پەڵی ڕەشی پێوە دیار بێ، بەڵام وەکو لە ڕەشترین و تاریکترین و دزێوترین لاپەڕەکانی مێژووی کوردایەتی هەر ئەمێنێتەوە، هەتاکو کۆمونیستێک مابێ، هەتاکو کەسێک مابێ کە سەر بە جوڵانەوەی کۆمونیستی بێ لە کوردستانە، ئەم تاوانەکە ئەنجام دراوە لە بەرامبەر کۆمونیستەکانە مەلەفەکەی بە زیندوێتی ئەمێنێتەوە، ڕۆژێک لە ڕۆژانە بێ بگاتە ئەنجامی خۆی. حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لە محکەمەی سلێمانی داوای تۆمار کردووە. بەشێک لەوانی کە داوایان لەسەر تۆمار کراوە خەریکن وردە وردە ئەمرێک کێشیشان نەوشیروان مستەفا بوو، بەڵام هیچ کاتێک محکەمەی سلێمانی نەیتوانی بنێرێ بە شوێنی یەکێک لەمانەی کە لەم مەلەفەیە ناویان هەیە. من بۆی ناوی کەس نەپەڕێنم، ناوەکانی نایەنم، ئەگەر ناوی هەندێکیان نەزانم، بەڵام ئەم کەسە تاوانکارانە ئەمانەی کە ئاگاداری ئەم تاوانە بوون ئەوێ ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی دادگا بکرێنەوە کە دیارە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان من بە ناویەوانە قسە ناکەم، بەڵام ئەوە خۆیان وتویانەکە ئەم داوایە لایەزال لە محکەمەی سلێمانیا ماوەتەوە داناخرێ و ئەوان خاوەنی ئەم داوایان و هیچ کاتێک لێی نابورن. بەڵام دیارە ئەوە ئەگەرێکی وارد نییە، بەڵام ئەگەر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانیش لەمە ببوورێ، ئەگەر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقیش لەم داوایە ببوورێ، کۆمونیستە کرێکاریەکانی کوردستانەوانی لە دەرەوەی حیزبن لەم داوایە خۆش نابن و لەم تاوانە خۆش نابن و ئەو نەریتەی کە عەفە الله عەما سەلەف چی ڕوویدا هیچ کاتێک نابێ بە فەرهەنگی کۆمونیستەکان. دووبارە بەرز و بەڕێزە یادی هاوڕێیان عەبدولباست موحسین، شێخ عەبدول، محەممەد مستەفا، هاوڕێ لەتیف، هاوکار محەممەد ئیبراهیم محەممەد و هاوڕێ ئومێد نیکبین. زۆر سپاس بۆ بینەربوونتان و مێدەوارم بە پێی توانای خۆتان لینکی ئەم بەرنامەیە لە لای خۆتان بڵاو بکەنەوە تا خەڵکانێکی زۆرتر بەم تاوانە و بەم مێژووە کە کەمتر ئەمڕۆ باسەکرێ ئاشنا بن. زۆر زۆر سپاس. دووبارە کاتێکی خۆشتان هەبێ تا بەرنامەیەکی تر هەموویەوەی ئازیز بە شادی و کامرانی ئەسپێرم.